لاسایی و چاولێکەری عەرزم کردن لە بواری خانماندا پشکی شێریان بەردەکەوێت. ئەم وڵاتەی ئێمە ماوەیەکی زۆر خەڵکی تەنها خانمان ڕووی کرد وەڵا پیاوانیشم دەبینی کوڕانیش. من ناڵم دژی بابەتی جوانکاری نیم، کەسێ لوتی بە شێوازێک ڕەم بێ مەنعی هاوسەرگیری لێ بکە، شەریعەت ڕێگەی داوە پسپۆڕێکی پزیشکی بواری جوانکاری بە شەرتێ زەرەر لە داهاتووی جەستەی و تەندروستی ئەو مرۆڤەنەدا با جوانکاری لوتی بۆ بکە. بەڵام تەواوی خەڵکیمان، کچەکانمان، خانمەکانمان ئەو هەموو پارەیان دێنا لە تەجمیلی لوت و لە تەجمیلی لێ و لە تەجمیلی ڕوومەت و سلیکۆن و نازەم ئەو بابەتانەی کە بیستوتانەوەی مەنایزانین لەمانەدا بەکاردەهات. بەڵام ئەمەش بڕواتان بێ ئەو چاولێکەریە زۆر خەڵکی بێلوت کرد. زۆر خەڵکەوە یەک دوو جار لوتی کردووە خەریب و لوتی ببڕن. زۆر خەڵکی بێلێو کرد، ئەوەندەی سلیتۆن تێکرد و فشەڵ بووەوە ئاخری خۆشی خۆی لێت یەک چۆ داخۆچەیە. ئەزان ئەم بەسەراتەش عینی بەسەرهاتەکەی دکتۆر عەلی شەریعەتیە کاتێک کە باسی ئەوەمان بۆ دەکات دەڵێ ئەوروپیەکان ئیشیان بە مەیمون بوو، ئەیانویست مەیمون بگرن، بەڵام مەیمونەکە ئەبوو کەم ئەندام نەبێ بە ساغی بیگرن نەیکوژن و هیچ ئەندامێکی جەستەشی بریندار نەکەن، بەردێک فیشەکێکی بەر نەکەوێ. باشە مەیمون بەو هەموو چوست و چالاکی خۆیەوە کە پەلاماری هەموو دار و درەختێک دەدا و بە شوێنێکە دڕوا مرۆڤ توانایی نییە، چۆن بتوانی دەستت پێی ڕابگا بەڕێزان مەیمونێک بە ئاسانی بگری. فێڵێکیان کرد، کەسانێک مەبەستم لە چاولێکەریە، وتیان مەیمون لاسایی کەرەوەیە، چی بکەی لاسات دەکاتەوە. کەسانێکی زۆرزان و لێزان هاتن، قاپی پڕ کە تیرەیان دانا، قاپێکیان دێنا کە تیرەیەکی تێدا وەکو لەزگەوا بوو، لەناو قاپێکیان دەکرد و لەسەر کەناری کانیەکان و ژێر درەختەکاندایان دەنا کە مەیمونی لێبوو. خۆشیان پیاوەکان داهاتن لەو لاوە هەمان قاپ بە هەمان شکڵ و شێوە، بەس ئەمان ئاوی تێدا بوو کە مەیمونەکان دەهاتن سەیری پیاوەکانیان دەکرد، کابرا دەستێکی بە برۆیان دێنا، مەیمونەکەش دەستی بە برۆیان دێنا لاسای دەکردەوە. کەسەکان دەهاتن پیاوەکان دەستیان دەخستە ئاوەکەی خۆیانەوە بەردەمی ئەوان ئاو بوو، دەستیان دێنا بە برۆیاندا، بە چاویاندا، بە سەریاندا، مەیمونەکەش بە هەمان شێوە دەستی دەخستە قاپەکەی خۆیەوە نەیدەزانیەوە کە تیرەوەی زانی ئاوە، ئەویش ئاوە بە سەر و ڕوخساری خۆیدا دێنا. کابرا دەستی دێنادا ناو ئاوەکەی خۆیەوە و دەیخستە سەر چاوەکانی ئاو بە بژۆڵیان دێنا و چاوی خۆی پێکە پز دەگرت، دوای دەچوو لەبەر تیشکی خۆرەکە ڕادەکشا. مەیمونەکەش دەچوو بە هەمان شێوە دەستی دەخستە کە تیرەکەەوە دەستی بە بژۆڵ و چاوەکانی خۆیدا دێنا و لاسای ئەوی دەکردەوە، دەچوو لەبەر هەتاوەکە ڕادەکشا. وەختێ هەتاو لێدان و کە تیرە و شک بووەوە، مەیمون ویستی چاوی بکاتەوە، چاو قەپات بووە. خێراوان هەڵدەستان دەچون پەلاماری مەیمون کە چاوی نەبینا بۆ کوێ ڕاکە، بە کوێدا بڕوە، چاوی تازە نابینا بوو، چاوی ناکرێتەوە، ئەچوون دەهاتن مەیمونەکانیان بە ئاسانی دەگرت. واللهی زۆر خەڵکیش بە جوانکاری بە لاساییکردنەوە عینی مەیمونەکەی لێهات بەداخەوە، لەگەڵ ڕێزم بۆ مرۆڤ وانەی کاری جوانکاری دەکەن یان جوانکاریان کردووە کە پێویستیان پێ بوو بێ، مەبەستێکم لەوان نییە. بەڵام مەبەستم ئەوانە بوو کە بە لاساییکردنەوە وەکو مەیمونەکە ئەو لوتی خۆی دەبڕێ، ئەمیش لوتی خۆی دەبڕێ، ئەو لێوی خۆی وا لێ دەکات، ئەویش لێوی خۆی وا لێ دەکات، ئەو کوڵمی خۆی بەرز دەکاتەوە، ئەویش بەرزی دەکاتەوە. وەختێ بەخۆی دەزانێت هیچ پارەی نەما، وەختی دەزانێت خەڵک بە قەرز ئەمانەی کردووە، وەختێ بەخۆی دەزانێت پەشیمانە لەوانە بپرسن کەم کاریان کردووە، عینی بەسەرهاتی مەیمونەکەیان لێ قەوماوە، چۆن لاسای خەڵکی کردوێتەوە، بەڵام نەیزانی ئەمە تۆڕێکە و داوێکە بۆی دانراوە. ئەبێ ئاگامان لە خۆمان بێ.